درباره في مشارده گوتی بشه که دگل برای سیروان محمد بریکار وزارت پلاندانان یا حکومت آرما کردستانی کن گل استودیه میوان میا کاک سیروان تو خیراتی بخیر بی کاک سیروان سپاس دما خوش سرتا پرسین سرتا با گشتی پلانتان بو تواوی کرتکانی ناو حکومت چیه؟ وەزارەتی پلاندانان هەر لە 4 ساڵی ڕابردوو تەنانەت پێشەوەی قەیرانی کۆڕۆناش بێتە پێشەوە پلانەکە ئەوە بوو کە لە ڕێگای داتای دروستەوە کە پێشکەش بە حکوومەتی هەرێم کات ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویان ناوە لە کەرتە ئابوووریەکان لە هەرێمی کوردستان چیان بەسەر هاتووە لە ماوەی 2014 تا 2019 ئەو زەمانە بۆ ئەوەی بخینە بەردەست حکوومەتی هەرێم و ئەوانیش بە پێی تایبەتمەندی هەر وەزارەتێک بارودۆخی خۆی دراست کات و اینجا بەرنامەی خۆی دانێ ئەوەی کە ڕوویە چاوەڕوان نەکراو بوو کە قەیرانی کۆڕۆنا هات و قەیرانی ئابووری هات و تۆزیە پلانەکانی ئێمەی لە وەزارەتی پلاندانان دواخست بەڵام لە 2021 بۆمان دەرکەوت کە ڕێڕەوی گۆڕانکاریەکان لە کەرتی گشتیەوە بۆ کەرتی تایبەت بۆ نمونە کە ئێستاوە باسی لێکرا بە پێچەوانەی جاران بووە جاران ئەوانەی کە لە کەرتی گشتی و لە کەرتی تایبەت کاریانە کرد زۆر نزیک ژمارەیان لە یەکتری بەڵام لە ساڵانی دواییە و بە تایبەتی دوای ساڵی 2019 و لە 2021 کە دوایین ڕوپیاوی کار و بێکاریمان کرد بۆمان دەرکەوت کە ئەوانەی لە کەرتی تایبەت کارەکەن ئێستا زیایان کردووە ئەوانەی لە کەرتی گشتی کەمیان کردووە بە حکمی ئەوەی ئەوانەی ئەچنە ناو بازاری کارەوە زیاتر بەرەو کەرتی تایبەتە ڕۆن لە بەرەوەی دامەزراندن نیە لە کەرتی گشتیە ئەمە خۆی بە سروشتی خۆیەوە ڕۆیوە وای هاتووە کە نزیکەی 64% ئەوانەی کە ئێستا کار دەکەن لە ناو کاردان لە کەرتی تایبەتن ئەوانەی تریش کەماوەتەوانی کارەکەن لە کەرتی گشتیدان ئەمە خۆی ڕوویاوە ڕەنگە زۆر بە پلانێکی ڕاست و دروست نەبوو بێ بەڵام دوای ئەوە کە زانیمان ئێمە ڕێڕەوەکە وایە وەزارەتی پلاندانان لەژێر ڕێنمایی ئەو ڕێمانەیە کە دەرچۆ لە ئەنجومەنی وەزیران هەوڵمان ناوە کە بۆ نمونە کەرتی تایبەت ڕێکخێن لە ڕووی هاتنی کرێکاری بیانیەوە بۆ هەرێمی کوردستانەوە زیاتر دەرفەت بدەین بە کرێکاری یان بەوانەی کە ئەیانەوێت لە خەڵکی خۆمانن و ناو کەرتی تایبەتە کارکەن ئەمە هەنگاوێک بوو هەنگاوەکەی تر بەهێزکردنی کەرتە ئابوووریەکان بۆ نمونە کەرتەکانی نافەرمی کارکردن لە هەرێمی کوردستان کە پیان ئەوترێ ئینفۆرمەڵ سەکتەر ئەمە دراستێکی ویست بە هاوکاری UNDP و USAID دەرکەوت کە ئێمە خەڵکێکی زۆریشمان هەیە ئیستا ئەبێ کاری بۆ بکەین کە بتوانین ئەوانەی لە کەرتی نافەرمین بیان هێنینە بەلایەنی کەمەوە تۆ خۆیان تۆمار بکەن و چکە زۆربیان خۆیان تۆمار نەکردووە و ئەبێ خۆیان تۆمارکەن بۆ ئەوەی بتوانین کەرتە ئابوووریەکان لە نزیکەوە ڕەچاویان بکەین و کاریان بۆ بکەین باشە سێکێ دەڵێن لە ژیان واتە پلان ژیانێکی باش و ساخلەم ئەگەر ببێ پلان بێتن ینی سەرکەوتو نابێتن دەبێ پلانێکی باش هەبێتن کابینەی نوۆمی حکوومەت یاریمی کوردستان گرنگیکی باشی بە پلان و سیستەمدایە بڵێ چۆن توانیتان هەم پلان و سیستەم پێکەوە لە بازاری کار و دەستی کارە دروست بکەن ینی خۆی وەزارەتی پلاندانان بە حکمی تعریفی خۆیەوە کە یەکێک سەیریەکە ئەڵێمە پلان بۆ هەموو حکوومەتدانی خۆی بە حەقیقەت زۆر وانە ئێمە وەزارەتی پلاندانان ئەو کارانەی کە لەسەر یەکەین دەستەی ئامارە کە ئامار پیاکە بۆ حکوومەتی هەرێم بەڕێبەرایەتی گشتی پەرەپێدانی مرۆییە کە بەڕێبەرایەتیی گشتی گرنگە و کارەکە بۆ بەهێزکردنی کەرتی گشتی لە ڕێگای ئەو خول و ڕاهێنانەی کە ئەیکا بووە ئەوەی کواڵەتی کەرتی گشتی بەرزکات ئەمە یەکێکە لە بوارەکان کە کاری لەسەرەکرێ ساڵانێکە کاری لەسەرەکرێ ئەو بەڕێبەرایەتی گشتی کە هەیە تر کە بەڕێبەرایەتی گشتی هەماهەنگیە و هاوکاری پەرەپێدان و هاوکاریە کە ئەویش تەنسیحکردنە لەگەڵ ئەو لایەنە بیانیانەیە کە ئیشەکەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی یارمەتیمان بن هەم لە ڕووی پلاندانانەوە هەمیش لە ڕووی ئەو بەرنامە و هاوکاریانەیە کە پێشکەشەکرێ بە حکوومەتی هەرێم وەکو من حەو قەرز و ئەم بابەتانە ئەمە کاری وەزارەتی پلاندان لەگەڵ ئەو پرۆژانەی کە هەیە لە ڕێگای بودجەی گشتی حکوومەتی هەرێم کە جاران هەبووە بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی ئابووری ڕووی نەداوە بەڵام هەر هەبووە
لەبەر ئەوەی ئەو پارانی کاتەوەتە بەردەست لە ڕێگای ئەو بەڕێبەرایەتی گشتیەوە بەڕێبەرایەتی گشتی پرۆژەکانی وەبەرهێنانی حکومی کاری لەسەر کراوە وەدراوەتەوە بە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی پەسەندی کاو و ئەو پرۆژانی کە ئەیبینین لە کابینەی نوێم جێبەجێ کراوە لە ڕێگای ئەو بەڕێبەرایەتی گشتیەوە جێبەجێ کراوە. باشە بۆچی زیاتر گرنگیتان بە کردی تایبەت داوە؟ وازەحە خۆی لای ئێمە لە ساڵی 2021ەوە کە بیرمان لەوە کردەوە لە وەزارەتی پلاندانان نەخشە ڕێگەی ڕیفۆرمی ئابووری کە پێشتر هەبووە بەڵام جێبەجێ نەکراوە ئەو کاتە بە ڕێکوپیەکی ئەمانەویست ئەو پلانە بێنینە ژیانەوە جارێکیان ئەو نەخشە ڕێگەیە وە کەرتی تایبەت تاکە ڕێگایە بۆ ئەوەی تۆ ئابووری وڵاتەکەت بەرەو پێش ببەی و بێکاریش کەمکەیتەوە. کەرتی گشتی وازەحە لە هەرێمی کوردستان ئەو بڕیارە دراوە کە تعینات بۆ شێوازە نەبێت کە جارانەکرا ئەوەی کە ئێستا لە عێراق ڕوات و نزیکەی 1,200,000 کەس لەوێ لە ماوەی ساڵ و نیوەیە کە دامەزراون لەوێ ئەو بارەقورسیە خاتە سەر کەرتی گشتیە لە نەتیجەدا ئەو بودجە گشتیەی کە هەیە هەمووی ئەڕوا بۆ موچە و هیچ نامێنێتەوە بۆ خزمەت. کەرتی تایبەت ئەگەر بەهێزکرا لە هەرێمی کوردستان و ئەوەش خاڵە بەهێزەکەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو ڕێڕەوەی کە ئیستا هەیە بەردەوام بێ و هیچ نێتە پێشەوە ئایندەی هەرێمی کوردستان لە ڕووی گەشەی ئابووریەوە زۆر چاکترە بێ و باشترە بێت لەوەی کە لە عێراق ڕۆوا چکە ئێمە پێشبینیەکەین ئەوەش ینی شتێکە وازەحە ئەو خەڵقە زۆرەی کە لە کەرتی گشتیا هەیە لە عێراق بە تایبەتی ئەوانە لە نەتیجەدا لە ساڵی 2040 بەپێ ئەو پێشبینیانەی کە هەمانە ئەوانە ئیتر پارەیان نامێنێ کە موچیان بنێ و خانەنشینیشان بکەن و پارەشیان بنێ. باشە کاک سیروان بڕیارێکی سەرۆکوەزیران هەیە هەر کارێکی کۆمپانیە بێتن کارگەیەک بێتن هەر بزنسێک بێتن دەستی خۆماڵی دەبێت 170 بێتن کامە بڕیارێکە کەوتوتە بواری جێبەجێکردن. ئێوە وەک وەزارەتی پلاندانان چۆن پلانی ئەم کارەتان کردو چۆن بە دووادا چۆن بۆ ئەم بڕیارە دەیکەن؟ ئەوە بەم نزیکانە ڕێکەوتن یەکرا لە نێوان دەستەی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێم لەگەڵ IFC کە International Finance Corporation مەبەست لەوەیە ئەو پرۆژە وەبەرهێنانانی کە هەیە لە هەرێمی کوردستان یەکەم جار یاساکە هەوڵ بین هەمواری بکەینەوە کە ئەو خاڵە بە تایبەتی تایدا جێگر بکرێتەوە و لە ڕێگای وەزارەتی پلانداناوەکو باسم کرد لە سەرەتای ئەم چاوپێکەوتنە ڕێنماییەکانی هێنانی کرێکاری بیانی بە هەموو جۆرەکانی و کاڵێن کرێکاری تر زۆر لایەن نەگرێتەوە ئەوانە کەیان بۆ هەرێمی کوردستان بۆ شێوازە بێن کە بە پێ پێویستی هەرێمی کوردستان بێ و بە پێ پێویستی پرۆژەکانی وەبەرهێنانیش بێت. ئەم دوو هەنگاوە کە ئێستا کراوەیە چەند لەگەڵ دەستی وەبەرهێنانەوە لە ڕێچەند لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە ڕێگە خۆشکەرە بێ بۆ ئەوەی هێزی کاری ناوخۆیی زیاتر پەرەی پێبدرێ بەڵام بەمەرجێک پسپۆڕەکەی پیا بێ لە هەرێمی کوردستان کە ئەمەش خاڵێکی کەیە کە پێویستە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا کاری لەسەرکەن. باش ئەکرێ بڵین کەرتی تایبەت بۆتە هاوبەشێکی تەواوی حکوومەت؟ من ناتوانم بڵێم ئیستا بۆتە هاوبەشێکی تەواو چکە هێشتا زۆر ینی ڕێگای ترماوە بیگرینە بەر بۆ ئەوەی ئەوانیش بێنین ناو پرۆسەکەدا. ئێستا پرۆژەیەکی گەورەی حکوومەتی هەرێم هەیە کە لە مانگی 12 ساڵی ڕابردوو ڕاگەیەنرا ئەویش پرۆسەی ئەوەی بە ئەلکترۆنیکردنی گرێبەستە گشتیەکان بۆ نمونە ئەوە ڕێگایەکی زیاتر ئەخا بۆ شەفافیت پێدان بە شێوازی پێدانی گرێبەست بە کۆمپانیەکان و ئەوانەی کەیانەوێت لە کەرتی تایبەت زیاتر ئیش بکەن لەگەڵ حکوومەتە لە حاڵەتێکا گەر پارەشی نەبی حکوومەتی هەرێم بەڵام تێندەر و پرۆژە هەر بەردەوامە ئێمە لە هەرێمی کوردستان وەک بارودۆخەکەش هەروە نامێنێتەوە و چاکتریشە بێ. ئەمە یەکێکە لە هەنگاوەکان کە وەزارەتی پلاندانان و ئەنجومەنی وەزیرانیش پەسەندی کردووە و نووسینگەی سەرۆک وەزیرانیش ئاگایان لێیەکە ئەم پرۆسەیە بەرەو باشی ئەڕوات و بەرەو پێشەوە ئەڕوا و هەوڵیشمان ئەوەیە لە وەزارەتی پلاندانان کە ئەم سیستەمەی دامەزراوە بە هاوکاری وڵاتی کۆریا بکەوێتە بواری جێبەجێکردن بە زووترین کات. باشە کاک سیروان قسەیەکت کرد گوتت یەکێک لەو مەرجانە کە هێنانی کرێکار ئەوەیە بەپێی بسپۆریەکە بی کە بسپۆریەکە لە هەرێمی کوردستان نەبێتن بۆ یا بسپۆریە زیاتر دەهێنن بۆ کارەکانیان. زۆر جەرەوە بەرهێنەران یاخۆت بازرگانانیش بیانووی ئەویان هەیە یان قسەی ئەوەیان دەڵێن ئەو بسپۆریانەی کە ئێمە دەمانەوێت لە هەرێمی کوردستان بەدەستمان ناکەوێتن. ئێوە وەک وەزارەتی پلاندانان وەزان بەڕێوەبەراتی شتانەیە بۆ مەشق و پێگەاندن و ڕاهێنان چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەو بسپۆریانەی کە دەیهێنن بۆ ماوەیەک لێرە بتوانن خەڵکی هەرێمی کوردستانیش فێر بکەن خۆ زانستە؟ بەڕێوەبەرایەتی گشتی پەرەپێدانی مرۆیی لە وەزارەتی پلاندانان کارکردنی لەگەڵ وەزارەتەکانی حکوومەتی هەرێم ئەوانەی لە کەرتی گشتیا کارەکەن بۆ بەهێزکردنی توانایان و پسپۆڕیان و ئەمانە
بەڵام بۆ کەرتی تایبەت ئەوە ئیشەکە زیاتر لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە لە ڕێگای ئەو خول و مەشق و ڕاهێنانەی کە هەیەی لە ڕێگای فێرکردنی پیشەیی هەروەها ئەو پسپۆریانەی کەیەتە ناو بازارەوە لە ڕێگای قوتابخانەکانی فێرکردنی پیشەیی لە وەزارەتی پەروەردەیان ئەو پەیمانگانەی هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەی بوو کە باسم کردوتم ئەم دوو وەزارەتە پێویستە پلانەکانی خۆیان یان بەرنمەکانی خۆیان ڕێک بخەن بۆ ئەوەی بازاری کار پڕ بکەن لەو پسپۆریانەی کە هەیە. باش کاکسوان پرسیار دوا پرسیار بە کورتی پەیوەندیتان یاخود هەماهنگگیتان لەگەڵ وەزارەتی پلاندانانی فیدراڵی چۆنە لە چه ئاستێکە ئێستا؟ وەزارەتی پلاندانان و لە بەغا و لە هەرێمی کوردستان زۆر هاوکاری یەکتریەکەن و زۆریش نزیکن لە یەکتری و لە ڕێگای ینی چەناڵێکەوە ئێمە پەیوەندیمان هەیە. ئستا من هەفتەی داهاتوو ڕەنگە بچم بۆ بەغا بۆ ئەوەی بەشداری بکەم لە یەک دوو کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراقی هەروەها وەزیری پلاندانانی عێراق لەگەڵ وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم لە نزیکەوە ئاگایان لە بەرنمەکانەوە کاریشمان پێکەوەیە و بێتە نمونەت بە تەسەووری من بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیە هەیە لە نێوان وەزارەتەکانی تر لە هەرێم لەگەڵ بەغا وەکو وەزارەتی پلاندانان بێت. بەڵێ بەڕێز سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵ بن. شەو باش.